لەبەردەم ماڵی فەرید ئەسەسەر سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم لە سلێمانی ماوەیە کە بەتوندی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە، بەڵام ئێستا تەندروستی باشترە و لە قۆناغی چاکبوونەوەدایە. فەرید ئەسەسەر لە ژیانی سیاسی و پێشمەرگایەتیدا زۆر تاڵی و دژواری بینیوە. دەمەوێت لێ بپرسم ئایا ئازارەکانی کۆرۆنا دژوارترە یان سەختی و تاڵەکانی ژیان؟ كاكفريجان شوني خير شوني بنواس شونا تندرسي شونا أول فيش كورونا طبعا أزار كان زرتين دوي كورونا وأوي كورونا فترة كي كمو والله توان رازال النسرية فرید ئەسەسەر سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی زیاتر لە مانگێکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و بەتوندی نیشانەکانی ڤایرۆسەکەی تێدا دەرکەوتووە، هەرچەندە تەمەنی 64 ساڵە، بەڵام وورەبەرزی و بەهێزیەکەی پاڵنەر بووە بۆ ئەوەی بەرەنگاری کۆرۆنا ببێتەوە و دوجار تێی بپەڕێنێت. من واردە تەندروستیم لەم هەروەزە ئێستادا زۆر جێگیرە، یعنی هیچ چێشێکم نییە، قۆناغی مەترسیداری تێخواڕاندووە، هیچ ئاڵۆزیەک لەم بارەوە نییە. ئەوەی کە من تووشی بوو ڤایرۆسەکە کە توانی بووی دزەوکاتە ناو لەشەم، هەندێک شوێنی گرتبووە، یەکێ لەوانە کە زۆر سەخت بوو ئەوە بوو کە چووە سەر سیستمی دەمار، سیستمی دەمارەکانی منی تێکدا بوو، کاری گەری لە سەر چاوێکیشم بەجێهێشتە بوو. ئەوە هەوڵی ئەوە دەین کە بتوانین چارەسەری بکەین. ڕۆژانە تیمێکی پزیشکی چاودێری تەندروستی دەکەن و ڕۆژ لە دوای ڕۆژیش تەندروستی بەرەو باشتر دەچێت. خۆی دەڵێت پەرۆشیەوەیە ڕۆژێک زووتر بگەڕێتەوە سەر کارەکانی و ئەو تەمەنی کە ماوێتی لە ڕێگەی خزمەتکردن بە نیشتیمانەکەی بیباتە سەر. دەرفەتی ئەوان هەوێت ئەو هەرناوانەی کە داوناوە هێشتا جێبەجێ نەکردووە، دەرفەتی ئەوم هەوێت دەسوکەم بە جێبەجێکردنیان. فەرید ئەسەسەر جیالەوەی یەکێکە لە سیاسیە دیارەکانی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیە، ئاو کاتێکێکە لە نووسەر و ڕۆشنبیرەکانی کورد و خاوەنی چەندین کتێبە. سوپاسی هەموو ئەوانە ئەکەم کە لە هەواڵی تەندروستی من ئەفرستون. ئەم سەرکردەی کورد هەرچەندە لە جێگەدا کەوتووە، بەڵام بە ئومێدێکی گەورەوە لایەندەی کورد و هەرێمی کوردستان دەڕوانێت و وەک خۆی دەڵێت ئەگەر تەندروستی ڕێگەی بدات لە داهاتوودا کاری زیاتر بۆ خزمەتکردنی گەل و نیشتیمانەکەی دەکات. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.